ئەمڕۆ 2 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر کۆچی دوایی هونەرمەند عومەر چاوشیندا. مەراسیمێک لە شاری سلێمانی بەو بۆنێەوە ساز کراوە بە بەشداری هاوڕێ هونەرمەندەکانی و خانەوادەکەی. نەسمەلای ئەڵماسخان کە خوشکی هونەرمەند عومەر چاوشینە. سڵاو دەبێ ئەڵماسخان، ئەمڕۆ بەنیازن چی بکەن چۆن ئەم یادە بەرز ڕاگرن؟ وەڵاهی بەخێراتتانەکەم پێشەکەی ئەم ڕێکخستنە هین کردوێتی بەڕێوبەری ڕێکخراوی شار بۆ پەرەپێدانی مرۆیی هەستان بم کارە جوانە کە دوو هەمین ساڵیاتی کۆچکردو عومەر چاوشینە یادێکی جوانیان بۆ کردێتەوە بەڕاستی جێی سوپاس و شانازیە. مامۆستا لە کۆتا سادەکانی ژیانیدا چ شتێکی پێوتی کە کۆتا جاربینی و وڵاهی لە دوجارە هەر حەزی لە هونەرە هەر خۆی کۆکرەوەی و ئەڵماسکو کۆکرەوە بچین فلیمم هەیە ئەمە عومەرگان فلیمیی تۆ ناتوانانی ئەمەngە هونەری خۆشەویست ئەوە هونەری خۆشەویست هەموو ژیانی هەر بۆ هونەر بوو هەر خیاڵی لای هونەرەکەی بوو هەتا شەوێک ڕگلامێکی من دەرچوو لە تەلەڤیزیۆناوتی ئەڵاوە تۆی وتم ئەی چی عومەر نەوزانیوە منیشکاری هونەریەکەم کە چیوتی ئەڵە گیانوازی لێ نەهێنی هونەر زۆر خۆشە. یادەوەریە کە لە مێشکێ دەرنەچێت لە یادەوەری تاما بێتەوە لەگەڵ مامۆستای قسەیەشی شتێکی هیچ چزانم وڵا خۆی هەموو ژیانی نەکبەتی بوو ئەوەی لەگەڵ ئێمە نەبوو یادەوەری هەبێت لە لای ئێمە بەڵام داخێکی زۆری کردە دڵمانەوانێ و هونەرێکی جوانی بەجێهێشت بۆ ئێمەش و بۆ خۆشی مێژوویەکی جوانی بەجێهێشت. باشە لە کۆتا سەدەکانی تەمەنیا لە بێلانەی یاژیە لە خەڵەتگەی پیری ژیە ئەمە ئێوە چیتان کرد بووی کە بەو شێوازە نەبێ ژیانی؟ وڵاهی من دوسێ ساڵای خۆم من هەر لە مناڵەوە کە باوکمان برێ من 10 ساڵ بووم من هەر خزمەتی ئەم خوشک و برایانم کردو هەموویان نەکرد ئەو زیاترینی عومەر ئەجا کە ئاواش من هێنامە لای خۆم 3-4 ساڵای خۆم بوو ئیتر بردەور دەبەرە و ئەو نیە ئیتر بێتاقەتی ئەچوو منیش کچێکی کەم ئەندامم هەبوو لەگەڵ ئەوان تۆزێنە ئەسوڵحان و شەڕ و مەشاکلیان نەبوو ئیتر خزمان و خوشکان و ڕەفیقان وتیان بابە بۆ نایبێتە ئەیخانی بە ساڵات چۆن بۆ ئەوانە کراوە ئیتر بردم بەڵام زۆر خەجاڵەتم من کە بردم بۆ ئەوێ بەڵام چی بکەم لە ناچاری شابوو بردمان بۆ ئەوێ لەوێ بەڵام بەڕاستی خزمەتێکی جوانیانە کرد بەڕێوەبەری ئەوێ زۆر خزمەتیە کرد بڕوا بکە ئەو دایک ئەو ژن و پیر و پیاوانی کە لێو بوون هەمووی بەدایک و باوکی خۆی ئەزانی ئەوە زۆر خۆشە بۆی. کۆتا جارکەبینی و قسەی لەگەڵا کردی چی پێوتی؟ کۆتا قسەی وڵا کۆتا قسەی هەروتی ئەڵمازگیان هونەرمەندەکان بۆ نایەن بۆ لام میشتم وڵای عومەرگانی تر خۆمە بە زۆر نییە پێیان وتومە حەزەکەن چی حەزەکە بابێ بۆ لای ئەی بەم لەگەڵ خۆمانە ئیتر نەهاتن بۆ لای بەتەنیا بوو زۆر بەداخەوە. لە کۆتا ساتەکانی تەمەنی هونەرمەندان سەردانیان نەکرد؟ یەک کەس نەها بۆ لای بەس زوو سیروان بابان و لەگەڵ ئەحیجۆڵا و مجموعە هونەرمەندا بەڕاستی کاک بەکر مستەفا و مجموعەیەک هونەرمەند هاتن بۆ لای تقریبا چەند ساڵێک لەمە پێش زۆر پەکی نەکوتوەکو ئەم ئەخیرانەی بەڵامی ترم ئەخیرانی ناوەڵا کەس نەبوو. زۆر سپاس بۆ بەڕێستان دوای ناخۆشیتان بێ. من ئەمەوێت بچمە لای هونەرمەند نەوزاد مەجید لێرەیە. مامۆستا گیان سڵاوە لێ بێ. ئەمڕۆ دووەمی ساڵیادی هونەرمەند عومەر چاوشینە. تۆ چ یادەوەریەکە لەگەڵیا هەبوو؟ مامۆستا عومەر چی بەجێهێشت دوای خۆی؟ والله بۆ یادەوەریەکان ئەمەڵە زۆرە نازانم لە شێوەی دەست پێ بکەم بەڵام بەداخەوە کۆچی دوایەکەی خەسارەتێکی گەورە بوو لە لەم شارە کەوتوو لە هونەرمەندان کە بە تایبەتی و ئەوەی عومەری زانی لە هونەرە ئەوەی کە بە دەرسیش خوێنوێتی بە قێوی نایزانی سەبەبەکەشی زۆر وازەح بوو ئەم کوڕە وردەکار بوو و لە تەمسیل بچینە ئەو لاوانێ هەر شتێکی بابەتی هونەری و پێبووتە نێون نەیەگو نایزامیان نەیەگو ناتوانم وە بۆی دروست دەکردی وە بۆی ئەکردی زۆر لەوەی کە تۆ خۆت تەسەوورە دەکرد بەڵام بەداخەوانێ کە کۆچی دوایی کرد و ئەوەی کە ئەو بەجێشێش بۆ شاری سلێمانی ئەبێ ئەوەمان لەبەر چاو بێکە لەم شارە لە ساڵەکانی شەستەکانە بۆ دەورێکی ئافرە دەچین بە ئاسمانە بەڵام ئەو هەموو کەلێنەکانی پڕکردەوانێ لێرە ئەمێ ئەوش بڵێم عومەر هەرەوە نەبوو دەوری ئافرەت بینێ عومەر سەرکەوتوو بوو لە هەموو دەورەکانیە لە ئافرەتە لە پیاوە لە گەنجە لە پیرە هەموو دەورێکی بەرجەستە کرد
زۆر بەسەر کەوتی.